بەهۆی ڕاپەڕینەوە دەسەڵاتێک لە کوردستان هاتەکایەوە کە ئەم دەسەڵاتە بووە هۆکاری سەرەکی زۆربەی هەرە زۆری ئەو نەهامەتیانێک کە بەسەر کۆی دانیشتوانی خەڵکی هەرێمی کوردستان لە کوردستانی عێراقدا هات و ئەو دەسەڵاتە ئەو ڕاپەڕینەی کردە ئەوە با بڵێن کردیا هۆکارێک لۆ ئەوەی بەهۆیەوە لە دوای ئەو ڕاپەڕینەوە ئەوانە ئەو ئامانجانیان بێن نەدی کە مەرامیان بوو ئەو ئامانجانش چەندین شت بوو هەر لە دروستکردنی شەڕی ناوخۆوە و بە کوژدانی دیان و سەدان لە هاوڵاتیانی خەڵکی کوردستان بە ناوی شەڕی ناوخۆوە و بەهۆی ئەو دەسەڵاتدارانەوە کە بە ئەو دەسەڵاتدارانش کە بە ڕێگەی ڕاپەڕینەوە توانیان بگەن بە لووتکەی دەسەڵات هەڵبژاردننی ساختیان ئەنجامدا لە ڕێگەی هەڵبژاردنەوە توانیان زۆرینەی ساختە بەدەستبێن لە ڕێگەی زۆرینەی ساختەوە چەندین جار لە هەڵبژاردنەیەک لە دوایەکەکان خۆیان لە دەسەڵات بەردەوامی و درێژە پێئەدا و دەسەڵاتێکی حکمی ئیستیبدادیان لە هەرێمی کوردستان دروست کرد و هەرێمی کوردستانیان دوولەت کرد و هەرچی بنیادی اقتصادیە لە هەرێمی کوردستاندا ئەوەی هەبوو لە دوای ڕژێمی بەعز بەجێ مابوو فەرهودیان کرد و ئەوانە و ئەو دەسەڵاتدارانە بە تایبەتی ئەو دەسەڵاتەی کە ئێستا سەرۆکایەتەکانی حکوومەت و پەرلەمان و دادگای لە ژێر دەسەڵاتە مۆنۆپۆلی کردووە و لە پێناو بەرژەوەندی شەخصی لە حیزبیش چۆتە دەرێ بەکاریان دەهێنێ و هەروەها ئەم دەسەڵاتە شتێک نییە تەنها مەشروعی جێبەجێکردنی ئەوە پلانەکانی پیلان و پیلانی ناحەزانی خەڵکی کوردستانە و ئیدژمنانی کوردستانە و ئەوەی دژمنانی کوردستان لە دژی خەڵکی کوردستان پێی ئەنجام نەدرا لە پێش و دوای ڕاپەڕینیش لە ڕێگەی ئەم دەسەڵاتە مستەبیددا توانی بەسەر خەڵکی کوردستاندا فەرزی بکە خەڵکی کوردستان لە ئێستادا لە هەموو کات زیاتر پێویستی بە ڕاپەڕینێکی زۆر پێویسترە لەو ڕاپەڕینێکە لە ساڵی 1970ەوە ئەنجامدرا لەبەرەوەی هەموو وەکو باسمان کرد هەموو ئەو دژمنکاریەی کە لە دژی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان و خاچی کوردستان لەلایەن دژمنانی خەڵکی کوردستانەوە بە تورکیا و بە ئێرانەوە ئەنجام درراوە و یعنی ناگاتە ئەو دژمنکاریەی کە لە ڕێگەی ئەم دەسەڵاتدارانەی هەرێمی کوردستانەوە لە دژایەتی خەڵکی کوردستان بەکاردەهێنرێ ئەو ڕاپەڕینەی پێشی کە کردیان خەڵک کردی تەبان میلەت کردی بەڵام دوای ئەوە ئەو دەسەڵاتدارانە خاوەن پرۆژەیەکی توکمە نەبوون بۆی ئەو ڕاپەڕینە بگەین بە شوێنێکی بەرزتر دوای ڕاپەڕین طبعاً حیزبە سیاسیەکانمان بەهۆی ناکۆچی سیاسی نێوانیان و بەردەوام خەریک بوون بە خۆیانەوە دوورە پەرێز بوون لەوەی چاو بجێڕن بە ژیانی تاکەکان تاکی کوردی و بزانن ئایا ئەوانە پێویستیان بە چییە طبعاً خراپتر بوو زۆر خراپتر بوو ژیان بە جۆرێکی دیکە بوو هەتا وای لێ هات خەڵک تەواو مەئیوس بوو هەم لە نیشتیمان وەکو پشکردن لە نیشتیمان و بەجێهێشتن و ڕووکردنە ئەوارەی هەم ئەوەی خۆشەویستیان بۆ نیشتیمان هەبێت و چاویان لە ئەوە بێت دەسەڵاتدارەکانیان بتوانن کیانێکی سیاسی جێگیر بۆ نیشتیمانەکان دروست بکەن وەکو نەوەی نوێی دوای ڕاپەڕین طبعاً پرسیارمان لەسەر لە کۆی هەموو ئەو شتانە هەیە کە ئێستا هەیەەوە لە دوای ڕاپەڕین بەرهەم هاتووە چ لە ئەوەی کە خۆشگوزارانی طبعاً خۆشگوزارانی زۆر خراپە ئەگەر خراپ نەبێ باشە بۆ گەنجان بە زۆری چینی گەنجان لە نیشتیمان ڕائەکەن و ئەچن بۆ دەرەوە و ئەو هەموو خۆکوشتنە ئەو هەموو دیاریدا نەخوازراوەی کە پێشووتر وەکو چیرۆک باز دەکرا ئێستا بوونی هەیە و دەبینی ڕۆژ بە ڕۆژ زیاتر و خراپتر ئەو هێزە سیاسیانە کێشمەکێش میتیان لەسەر پۆست لە بەغدا لە کوردستان هەر زۆر خراپتر یعنی زۆر زابیر دەکەیەوە دەڵێ باشە قەینا لە بەغدا بەس باشە بۆ لێرە باشە بەغدا یعنی هۆکارچیە لەبەرەوە پێمان وایە لە ئەوەی ئێستا تاچی کورد پێویستە بیری لێ بکاتەوە ئەوەیە کە ڕاپەڕینێکی نوێ بەرپا بکە من وەک خۆم بڕام وایە یعنی ئەو ڕاپەڕینە چوو چونکە وەکو گوتم هیچ پرۆژەیەک نەبوو لە دوای ڕاپەڕین ئەو خەڵکە وا لێ بکەن داهێنان بکەن بەرەو پێشچوون هەبێت ئەوانە هەمووی سەفرەتە من 2022 ئێمە لە خراپترین زۆری خۆشگوزەرانی و دەسەڵاتداری و حکومڕانی داین وەک خۆم پێم وایە دەبێت ڕاپەڕینێک هەر بکرێ جا
ئەو زوڵم و ستەمە لا بچێت کە بە ناوی کوردەوە لە کورد دەکرێت هەر خۆمان لە خۆمانی دەکەین و هەروەها پاشانیش خۆشگوزەرانی یعنی بەسیترین سادەترین پرسیار و وەڵامی ژیانەوەیە تو خۆشگوزەران بژی ژیانێکی سادەت هەبی ئازاد بی بتانی قسە بکەی بتانی لەم سنوور بۆ سنوور بچی بەبێ مشکیلا یعنی پێویستت بە هەویات و شت نەبێ پێویستت بە پاسپۆر نەبێ